ئێمە وەک پارێزرانی هاوپیشەی کاروان بە توندی ئیدانەی ئەو هێرش و دەستدرێژیە بۆ سەر ماڵ و ئاسایشی هاوپیشەکەمانەکەین کە بەهۆی پیشەکەی وە ڕوبڕی بۆتەوە. ئەمە لە کاتێکدایە پیشەی پارێزەرایەتی پیشەیەکی گرنگی نێو ژیانی مۆدێرن و شارستانێتە و یەکێکە لە پێداویستیەکانی ژیانی بە کۆمەڵی مرۆڤ. ڕۆڵی پارێزەر لە دادگاکاندا ڕۆڵێکی بەرچاو و ئامادەیە لە یەکلایکردنەوەی کێشەکانی هاوڵاتیان و گەشتن بە دادپەروەری. هەر جۆرە هەڕەشە و دەستدرێژیەک ناتوانێت لەم ڕۆڵ و کاریگەری پارێزەران کەم کاتەوە و پاشەکشە بە پارێزەران بکات لە داواکردنی مافەکانی بریکارداریدا، بەڵکو بە پێچەوانەوە زیاتر هانی پارێزەران دەدات پێداگر بن لە گەشتن بەڕاستی ڕووداوەکان و فراهەمکردنی لایانی کەمی دادپەروەری بۆ هاوڵاتیانی کوردستان. کاتژمێر 1:36 خولەک بوو، بەرواری 25 مانگ بوو، بە سەوتی فیشە خەبەرمان بوویەوە تەقەیەکی زۆر کرا کە ڕۆشتینە دەرەوە لە ماڵ سێرەکەین لە بەردەم ماڵە هەر هەموو قەوان کەوتووە و دەزڕێژێکی زۆر کراوەتە سەر ماڵەکەم، 27 فیشەک نراوە بە ماڵەکەمەوە لەسەر پیشەی پارێزەرایەتی بوو و هیچ کێشە و گیرگرفتێکمان لەگەڵ کەسان نەبووە وەکو شەخسی، بەڵام هەمووی بە بۆنەی پیشەکە و ئەم کێشە و گیرگرفتان دروست بوون. نەخێت تا ئەم دەقە لێکۆڵینەوە بەردەوامە و هیچ کەس دەستگیر نەکراوە لەسەر.